هێریشên bi firokan li ser bingehên Daeş li Mosulê her tundin û hêzên Iraqê çend tûdwez girtine. Koşkaspî defavete dû dadgehên federalî ji ber rawestandina fermana serokî ji bo bendkirina vîza ji 6 welatên piraniya Musulmanan. û bîreweriya 29 saliya kîmyabarana Helebce li Kongresê Emerîkî hat gêran. سلااو ڕێز و هیڤێن دەما خۆش دەگەڵ کورد کۆنەکشن. کورد کۆنەکشن هەموو ڕۆژانێکی هەینی و سێشەموان لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت و لە کەناڵی NRTەوە ڕاستەوخۆ پەخش دەکرێت. بەرتەسکی گەڕەکەکان بارانی زۆر و چڕی تەمومژ هۆکار بوون بۆ ڕاگررتنیی کاتیانەی هێرشەکانی لەشکری عراق لە بەشە کۆنەکەی شاری مووسڵدا و تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامیش سوودیان لەو ڕەوشە بینیوە لە کاتێکدا کە ژمارەیەکی زۆری خەڵکی سیڤیل لەو بەشەی مووسڵ و ناوچەکانی دەوروبەریشدا گیریان خواردووە، هەرچەندە خەڵکێکی زۆر خۆیان ڕادەستی لەشکری وڵاتەکە کردووە. هاوکات هێزەکانی هاوپەیمانانیش وابەستەی خۆیان نیشان دەدەن بۆ پشتیوانکردنی عراقیەکان و سووریاییەکانیش تا ئەو کاتەی داعش بنەبڕ دەکرێت. هێزە سەربازیەکانی حکوومەتی عراق دەستیان کردووە بە گەمارۆدانێکی تەواوی بەشە کۆنەکەی شاری مووسڵ وەک هەوڵێک بۆ دابڕاندنی تێرۆریستانی داعش لە یەکتری لەو ناوچەیەدا. ئەم هەوڵەش دوا بە دوایی پێشڕەویە بەرچاوەکانی سەربازە عراقیەکان دێت لەوانە کۆنتڕۆلکردنی پردی سەرەکی سەر ڕووباری دیجلە و هەروەهاش نزیکبوونەوەی زیاتر لەو مزگەوتەی لە ساڵی 2014دا ئەبوبەکر البەغدادی دەوڵەتی خلافەتی تیادا ڕاگەیاند. هێشتا پێکدادان هەن لەگەڵ تیرۆریستانی دەوڵەتی ئیسلامیدا، بەڵام زۆر گەڕک و ناوچە ڕزگار کراون وەک ناوچەکانی ئەزێدانی، ئەلغەزلانی، زیندانەکە و عەجیدات و بابلجدید و نەبیشید. هێزەکانی پۆلیسی فیدراڵی لە پێشڕەویدان و زۆر خێزانیش لە تاوانبارانی دەوڵەتی ئیسلامی ڕزگار کراون. وها چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژ و هەفتەی داهاتوودا شەڕەکان قورستر و ئاڵۆستریش بن، هەر بۆیەشە بەردەوام پێویست بە کۆمەکی هێزی ئاسمانی هاوپەیمانانی نێونەتەوەیی هەیە. هاوپەیمانان لە ئێستادا سەنگیان خستوەتە سەر مووسڵ و دواتریش ئەو سەنگیە دەخرێتە سەر سووریا. وا باشترە کە مەزەندەکان لە عێراقدا لە ڕوانگەی هێرشی ئازادکردنی مووسڵەوە بێت کە لە چەند هەفتە یا چەند مانگی داهاتوودا دەردەکەوێت. ئەو جابێنە سەر ئۆپەراسیۆنی ڕەقا یان تەواوی سووریا و بنکەکانی داعش لە سووریادا هەر بە هەمان شێوە دەبن. هاوپەیمانەتی نێونەتەوەیی دژە داعش وەک سەرکردەکانیان جەخت دەکەنەوە، ئەم پشتیوانیە تا ئەو کاتەی داعش لەناو دەبرێت بەردەوام دەبێت. پێم وایە هەر 5 خولەک فڕۆکەیەکی هاوپەیمانان بە ئاسمانەوەیە. لە مانگی دەوە تا ئێستا نزیکەی 1700 هێرشی ئاسمانیمان بووە. ئەمە ژیانی ڕۆژانە 8 بۆ 10 هێرشی ئاسمانی و بێگومان لە وەرزی هاوینشدا زیاتر دەبن. هێزە سەربازیەکانی عراق بۆ چاودێریکردنی جموجۆڵەکانی تێرۆریستان فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاردێنن، هەندێک جاریش هەنارۆکی لێدەبەستن و لە تێرۆریستانی پێدەدەن. کردەی کنترۆلکردنەوەی باڵەخانەی ئەنجومەنی پارێزگا لە 2 ڕۆژ لەمەوبەرەوە دەستی پێکردووە. فڕۆکەی بێفڕۆکەوانی تایبەت بە شەومان ناردووە و کاتێک داعشەکانمان بینی هەر بە فڕۆکەیە بردمانمان کردوون. گولە کەس ناناسێت. لە ئێستادا زۆر سەختە بتوانرێ ژمارەی زیانە گیانیەکانی خەڵکی سیڤیل بزانرێ، بەڵام وەک گەواهدەران باسی دەکەن زیانی گیانی هەن. بەخوا کارەساتە. ناتوانیت بۆ 10 متر هەنگاو بنیت لەبەر ئاگرکەوتنەوە، لەبەر ماڵە خاپوربووەکان، لەبەر ئۆتۆمبیلە تێکشکاوەکان، تەقە و خۆمپارە و هێرشی ئاسمانی و تەقینەوە و بڕوات بێت خۆمپارەکان وەک باران دادەبارێن. پێشڕەویەکان لە شەڕی ڕزگارکردنی مووسڵدا دەستکەوتی سیاسیشی هەیە بۆ عراقیەکان و دەشێت وەک هەنگاوێکیش بێ بۆ گەڕانەوەی بەدەستێنانی متمانە لە نێو وڵاتانی عەرەبیدا. بەرەنگاربوونەوەی تیرۆریزم لە ناوبردنی داعش کۆنتڕۆلکردنەوەی تەواوی ناوچەکانی عێراق شتێکە هەمومان دڵخۆش دەکات، بەڵام ئەمە شەڕە پێویستە و بە تەواوی پشتیوانتانین. هەر لەم سەردانەیدا بۆ عراق سەرۆکی کۆمکاری عەرەب ئاگاهیەکیشیدا بە تورکیا. کۆمکاری عەرەب زیاد لە بڕیارێکی هەیە و داوا لە تورکیا دەکات هێزەکانی خۆی لە عێراق بکشێنێتەوە و دەستێوەردان لە کاروباری عێراقیدا نەکات. ناکرێت وڵاتێکی دراوسێ ئەو ڕێیە بەخۆی بدات بچێتە وڵاتێکەوە بەبێ ئەوەی داوای لێکرابێت.
هاوکاتی وەک باس دەکرێت بە سەدان تێرۆریست لەم شەڕەدا کوژراون هێزە ئاسایشە عراقیەکانیش ڕۆژانە دەیان تێرۆریست دەستگیر دەکەن لەسەر بنچینەی ئەو زانیاریانەی بەدەستیان دەگات ئەم دەستگیرکردانەش هەر تەنها لە ڕۆژاوای شاری مووسڵدا نین بەڵکو لە ڕۆژهەڵاتی شارەکەشدا کە پێشتر ئازادکردنەوەی تەواوەتی بۆ ڕاگەیاندرا. و دهێریشەکە بفرۆکاندا لەسەر مزگەفتێکی لە گوندێکی لەژێر دەستی سەرهەڵدان لە باکوورا سووریا 42 کەس هاتینە کوشتن. چاودێریە مافێ مرۆڤین سووریا بنگەهوێ لە لەندەنی دەبێژتن وێ نە شیایە بزانەکە کێ ئەو هێریشە بفرۆکان لەسەر بنگەهی سەرهەڵدان لە دەڤارە جەنە لە پارێزگەها حەلەبێ ئەنجامدایە. لەشکری ئەمریکی دەبێژت فڕۆکێنوان بمبارانە جڤینەکە ئەلقاعیدە کردبوو د مالکێدا نزیکی مزگەفتێ کۆلنەڵ جان تامس پەیودارێ کۆمانداریە ناڤەندیە هێزن ئەمریکی گوت وان مزگەفت نەکریە ئارمانج فڕۆکین شەڕیین رووسیا و یەن سووری ژی هێریشکردنە سەر وێ دەڤەرێ. چاودێریە مافن مرۆڤین سووری دەبێژە مزگەفت پڕی خەڵک بوو لە دەمێ نوێژە ئێڤاریا ڕۆژە پێنجشەمبووە پتر ژێ 100 کەسان بریندار بوونە. گەلۆ چاوە کاربدەستێن لەشکری ئەمریکی شەڕێ لێ دژی کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش لە عێراقی و لە سووریا دنرخینن ما دەلیڤە هەبوو لە وەزارەتە بەڕەوانیە ئەمریکی پەنتاگۆن هەفپەیڤینەکی بکەن دەگەڵ مەیجر ئادریەن ڕانکن گەڵەوی پەیڤدارێ هێزن پیادەین مارینسین ئەمریکی لێ پێشی ئەمژێ پرسین کە پێشبینیان پێش هاتن شەڕێ دەرخستنا داعش ji Mosulê çine. Well, we've seen some considerable progress from the Iraqi security forces. Me hin pêşketinin berbiçav ji aliyê hêzên Iraqê vedîtiye. Hêza dijî teror berdewam dike ku erdê ji destê Daişê bistîne. Bi taybetî li Bakur û Rojavayê balafirgeha Mosulê. Her wiha hêza bersivandina Bilez li çemê Tigrisê pêşketinên berbiçav destê xistîne. Hêza Iraqê li Rojavayê başûrê Mosulê jê rêya mezin birîne. Ji ber vê yekê Daeş nikare birave. Hêza Pazdaya Leşkeriya Iraqê li bajarê Telefer Daeş paş ve avêtiye û ev bajar hîn destê Daişê de ye. Li rojhilatê vî bajarê hêza Iraq û hin hêzên xwecihî parastina ewlehiya vê derê dikin û jiyana vê derê normal dibe. The US Special Presidential Envoy McCork was in Iraq. Pêşvenerê taybetê serokî Brett McGurk li Iraqê bû, berî çend rojan wî ev gote peyamnêre. Amerîka ne bes pêgirtiyê şikandina Daişa li Mosulê lê piştrast e ku Daeş nikare bireve jî. Hûn ji bo vê daxuyaniyê çi dibêjin û erê stratejiyek nû heye ji bo şerê Daeş di Iraqê de? Well, Special Envoy McGurk has it exactly right. We are... Nûnerê taybet McCork bi tewahî rast e. Me bajarê Mosul dorpêç kiriye û endamên Daişê nikarin ji vî bajarê biravin. Em bi awayekê berbiçav dibînin ku serkirdeyên Daişê yên Iraqê dijî wanên biyanîn tê. Em dibînin ku ew dayîna perayan bû çekdarên xwe zehmetiyê dikişînin. Em dibînin ku metrisiya li Mosulê ya sivîlên bêguneh zîde bûye. Ev jî nîşa dike ku rojên dijmin yê jimare mane. Defense Secretary Mattis delivered a plan. Wezîrê Bervaniyê James Mattis nexşeyek da serokî li ser çawaniya tundkirina şerê dijî Komala Dewleta İslamî. Diyara hinartina serbazên Emerîkî ji bo Iraqê û Sûriye jî têde ye. Eger ev rast e, Pentagon pêşniyaza hinartina çend serbazan dike û kengî. Well, make no mistake about it. The Department of Defense is absolutely accelerating its fight against ISIS. Em di derbarê vê de ti şaşetiyan nakin. Wezareta Berevaniyê şerê dijî Daişê bilestir dike. Bi taybetî li Sûriye heftiya borî hewe jî dît. Armanca hêzame alîkariyê bide koalîsyonên Erebên Sûriye evên ku di operasyona Reqqayê de cih girtîn. Ji ber ewlekariya operasyonê ez nikarim agahiyên taybet parve bikim. Lê ez dikarim bibêjim rojên Daişê yên jimare mane. Ev li Sûriye erê hûnê pitir serbaza hinêrên Iraqê jî? Well, our overall mission in Iraq hasn't changed. We continue to support the Iraqi security forces as well as the Peshmerga. Misyona me li Iraqê nehatiye guhurtin. Alîkariya me bû hêza Iraqê û hêza Peshmerge bi firokên ezmanî, bi perwerdehî û bi alîkariya amûran berdewam e. Da ku ew bikarin erdî ji destê Daişê biqetînin. Ji ber ewlehiya operasyonê ez naxwazim jimara bidim. Lê ez dikarim bêjim karê me li Iraqê berdewam e. Iraq is working and we're going to keep doing it. The United States intends to conduct the operation. Amerika niyaz heye operasyona rizgarkirina Raqa û deverên diyên Sûriya bi hevkariyê digel Kurdan bike. Lê Tirkiye ku layenekê şerê Daeş e, hez nake Kurd bejdar bin. Hûn Amerîkî û bi taybet li Pentagon çawa seredariyê digel
vê pirsgirêkê dikin. Well, we are in very close coordination, both between the military to military side as well as on the political side. تکلیین مین گلک نیز هم به سیاسی هم جل لشکری به اندام مین ناتو ترکیه هیا. رولا وانا شر دیجی داعش بردامه. هین نقاش بردام ده دربار ترکیه یه چه روله بستنه ده اپراسیون رقایده. و من آگاهی که طایبت ده دربار وده تونه. لیاز دکارم بیجم اف نقاش هین بردامن. آنکو چه هورکاری نینن سبارت رول ترکیه. At this time, I don't have anything to announce about it. نه من تو آگاهی طایبت ده دربار رولا ترکیه یا ل اپراسیون رقایده تونه. درجاهية هف بيفينا مادقال ميجر أدريان رانكن غالوي بيفداري هيزن بيعدين مارينسين أمريكي دي لمالبرين وسوشيال ميديا دنجي أمريكا دا بواشندن. لە کاتێکدا بڕیارە تێرۆریستانی داعش ئەگەر دەستگیرکران بدرێنە دادگا بەڵام کاتێک کەسوکار یان هاوسەری داعشەکان خۆیان دەگەێنە ئۆردوگاکانی پەنابەران وەک پامنەری دەنگی ئەمریکا ئاماژەی پێدەکات باس لە هۆکارەکان دەکەن بۆ ویستویانە خۆیان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعشدا ڕزگار بکەن و هەروەهاش هەندێکیان باس لە چارەنووسی هاوسەرەکانیشیان دەکەن لە ناو داعشدا. خەولە ساڵێک لەمەوبەر هاوسەرەکەی لە نێو داعشدا کوژراوە بۆیە خۆی و منداڵەکانی ژێر دەسەڵاتی ئەو ڕێکخراوەیان بەجێهێشتووە و ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و لە نێو یەکێک لە کامپەکاندا نیشتەجێ کراون. زەوجی داعش قەتەل پیاوەکەم داعش بوو کوژرا هیچ پەیوەندیەکم لەگەڵ کەسوکارێکی نەماوە ئیستە لە کامپی قۆڕەچوو نیشتەجێم مامەڵی ئاسایش زۆر باشە لەگەڵمان هیچ کێشەیەکمان نییە و ئاسایشمان پارێزراوە. بە درێژایی ساڵی ڕابردوو ڕۆژانە سەدان خێزان لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعشەوە ڕوویان لە هەرێمی کوردستان و کەرکووک کردووە کە لە نێویاندا ژمارەیەکی زۆر لە کەسە نزیکەکانی داعشیان تێدایە بەڵام پاساوی ئەوان بۆ جێکردنەوە و قایلکردنی هێزە ئەمنیەکان کوژرانی کەسە نزیکە داعشەکانیانە لەسەر دەستی ئەو ڕێکخراوە و بچڕانی پەیوەندیانە لەگەڵیان. هو كان عميد اعتقد يعني قبل باوكم پێشتر عمید بوو لە سوپای عێراق دوای ڕۆخانی باس 3 ساڵ و نیو لە زیندانی ئەمریکیەکان بوو کە ئازاد کرا هیچ گومانێکمان لێ نەبوو پەیوەندی بە گروپە چەکدارەکانەوە هەبێت بەڵام کە داعش هات پاشماوەیەک لەگەڵیان ڕۆیشت داعش دەڵێن لەگەڵ ئێمە نییە بەڵام لەگەڵیان ڕۆیشت و ئیتر نازانی چی بەسەر هات. هەڵسوکەوتی حکوومەت لەگەڵ کەس و کاری داعشدا زۆر باشە زۆر سپاسی کوردستانەکەین. زەوجی چۆن یعنی داعش پیاوەکەم داعش بوو نازانم چی ڕوویدا لە نێوانیاندا بەڵام دواتر داعش کوشتیان لە بێجی. ئەو ئاوارانەی ڕوو لە ژێر دەسەڵاتی پێشمەرگە دەکەن لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت و پاشان لە نێو کامپەکاندا نیشتەجێ دەکرێن. ئەغلب عوائل داعش سافر و خرج العراق. زۆربەی خێزانی چەکدارانی داعش ڕۆشتنەتە دەرەوەی عێراق بۆ نمونە سووریا و تورکیا کەمێکیان لێ ماوەتەوە کە لە کوردستانن ئەوانیش لە ژێر چاودێری دەستگا ئەمنیەکاندان و ڕێگە نادەن هیچ پەیوەندیەکیان لەگەڵ کەسوکارە داعشەکانیان هەبێت. نەک تەنها کەسوکارەکانیان بەڵکو و پێشتر بەرپرسە ئەمنیەکان هۆشداریاندا بوو لە دزەکردنی چەکدارانی داعش لە ڕێگەی ئاوارەکانەوە هەر بۆیە لە ئێستادا ئاوارەکان چاودێری وردەکرێن. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. کوش کاسپی دفعه به دو دادگهین فدرالی جبر راوستاندن فرمانین سرک دونالد ترامپ جبو بندکرنا ویزا جشش ولاتین پرانیا مسلمانان را لبر بوش و پنجم فرمانه سرک ترامپ بکوت کاری دادور شاشن اف برسوا کوش کاسپی وجبو بریارین دادگهین هوایی و مریلاند بفداری کوش کاسپی گوت خطری راست و درسته و یاساجی روحنو اشکرانه یکم بندکرن لسر پنابران جلد ولات مسلمان لیکم هفتیا سروکاتیا دونالد ترامپ هات مرکرن. کۆشکی سپی هێشتاش پشتیوانی سووربوونەکانی سەرۆک داناڵد ترامپە کە براک ئۆباما سەرۆکی پێشووی ئەمریکا پەیوەندیە تەلەفۆنیەکانی ترامپی تۆمار کردووە.
دەمڕاستی کۆشکی سپی ڕوبەڕووی پرسیارێکی زۆری پامنێران بۆتەوە سەبارەت بەوەی بۆچی سەرۆک ترامپ سوورە لەسەر گونابارکردنی براک ئۆباما لە کاتێکدا گەورە یاسادانەرانی ئەمریکا لە کۆمیتەکانی زانیاری ئەنجومەنی نوێنەران و سیناتیشدا دەڵێن شتی وەها هەر نەبووە. شان سپایسەر ئاماژەی بەوە داوە کە ڕۆژنامەوانان زانیاری هەڵەیان بڵاو کردوتەوە و سەبارەت بەو دانیشتنانەی کۆمیتەی زانیاریەکان و دەشڵێت هێشتا هەموو زانیاریەکانی تایبەت بەم دۆسەیە نەخراونەتە بەردەم کۆنگرێس. و بودجەیە ساڵە 2018 یاکو کۆشکا سپی ئەشکەرەکری دوه پێنجشەم بووێت تێدا سەرۆک دۆناڵد ترامپ نیاز هەیە خەرجیە لەشکەری زێدە بکە و ئالیکاریەن دەرڤە و پشکە ئەمریکایە ڕێخستیە نەتەوێن ئێگرتی کێم بکە. حکومەتێ لەبەرە خەرجیە پاراستنا ژینگەیە کاروبارên دەرڤە هونەر و ڕاگەهاندنە حکومەتیژی کێم بکە. جۆرج ئینگرام شارەزا بە دەنگی ئەمریکای گوت کارمەندانی کاروباری دەرەکی و هەروەها ئەندامانی ستافی دیکە لە وەزارەتی دەرەوە و باڵۆزخانەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا لە سەرانسەری جیهان خۆیان بۆ کەمکردنەوەیکی زۆری بوجە ئامادە کردووە و هەروەها بۆ کەمکردنەوەیکی بەرچاویش لە کۆمەکی دەرەکی. ئەوەی من لەو بارەیەوە بیستومە ئەوەیە کە ڕێژەی کەمکردنەوەی بودجە بگاتە لە سەداسی، بەڵام ئەو ڕێژەیە کە ئۆفیسی بەڕێوەبەرایەتی بودجە پێشنیازی کردبوو بە ڕێژەی لە 137 بوو. بەڵام وەزیری دەرەوە ئەوەی دواخست و گوتی لە یەکەم ساڵدا بودجە بە ڕێژەی لە 137 کەم نەکرێتەوە، بەڵکو با لە ماوەی 3 ساڵدا بەو ڕێژەیە کەم بکرێتەوە و ئەوەی ئێمە ڕەنگە بەدی بکەین کەمکردنەوەی بودجە بە ڕێژەی لە 180 بێت. ئەدۆتی ئاکوی لە ڕێی سکایپەوە بە دەنگی ئەمریکای گوت گروپەکانی مافەکانی مرۆڤ و کۆمەک دەڵێن کەمکردنەوەی بودجەی کۆمەکی مرۆیی کاریگەری خراپی لەسەر پەنابەران و خەڵکانی بێپشت و پەنا لە سەرانسەری جیهاندا دەبێت. بە هزری من ڕێکخراوەکانی کۆمەلگای سیڤیلی و حکوومەتان هەمویان لەو بارەیەوە ئەو پەڕینیگرانن نەک هەرتەنها بەهۆی کشانەوەی سەرچاوەداراییەکان یان بەهۆی کەمکردنەوەی بودجە، بەڵکو ئەو ڕێکخراوە حکوومەتانە نیگرانیشن لەو بۆشایە کە نەبوونی ئەمریکا وەک کومەکبەخش وەک هاوبەشێک دەیخڵقێنێت، چونکە ئەمریکا داهێنەر و هەروە سەرچاوی داکۆچیکردنە لە مافەکانی مرۆڤ. جیمس ڕۆبرتس دیپلۆماتی پێشوو بە دەنگی ئەمریکای گوت وەزارەتی دەرەوەی وڵاتە گرتوەکانی ئەمریکا بیرۆکراسی تێدایە لە ڕادەبەدەر و سوود لە کەمکردنەوەی بودجە وەردەگرێت. من بڕوام وایە کە دەرفەتێکی زۆر هەیە کەوا بکات وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕاستیدا بکاتە گەمەکارێکی باشتر و کاریگەرتر و کاراتر وەک نوێنەری هاوڵاتیانی ئەمریکایی و گەمەکارێک لە دەرەوەی وڵاتیش لەبەر ئەوەی دەسەڵاتی فەرماندەرکردنی هەیە کە چۆن ئەو پارەیە خەرج بکرێت، بەڵام بە شێوەیەکی باشتر دەرەنجام دەبێت کەمکردنەوە لە بودجەی ئەو وەزارەتەشدا بکرێت. جۆرج ئینگرام وەک ئەندامێکی باڵای ستافی کۆنگرس کاری کردبوو دەڵێت کۆنگرس لەگەڵ ئەم کەمکردنەوە زۆرە لە کۆمەکی دەرەکی و دیپلۆماسی ئەمریکا هاوڕا نابێت. ئەوەی ئێمە لە مانگی ڕابردوودا بەدیمان کرد هاتنە دەنگی ناڕزایی ئەندامانی هەردوو پارتی نێوخانەی نوێنەران و سەنات بوو سەبارەت بەو کەمکردنەوە زۆرە لە بودجە لە حسابی نێونەتەوەیی ئەو کارە و بە نابەجێ دادەنێن. جا هەر بۆیە بە هزری من لەم ساڵدا بڕێک دواخستن لەو کەمکردنەوەی بودجە لەلایەن کۆنگرێسەوە بەدی دەکەن. سەنەتۆری کۆماری دەڵێت شەڕی جیهان بۆ تێکشکاندنی گروپی دەوڵەتی ئیسلامی ئەویش بەهۆی کەمکردنەوەی بودجەی ئەمریکاوە زیانی پێدەگات. دەمەوێت کومیتەکە لەوە تێبگات کە پەسەندکردنی کەمکردنەوەی هەر بودجەیەک لەلایەن ئێمەوە لە ڕاستیدا ئەمە وا دەکات لەو جەنگەدا سەرکەوتو نەبین و گروپی دەوڵەتی ئیسلامی خۆشحاڵ دەکات. کەمکردنەوەی بودجە لەلایەن سەرۆک ترامپەوە پێدەچێت لە چەند مانگی داهاتوودا مشتومڕێکی تند لە نێو کۆنگرسدا بخڵقێنێت. سەرۆک داناڵد ترامپ لە کۆشکی سپی پێشوازی لە ئەنگێلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا دەکات. ئەنگێلا مێرکل ڕۆژی دووشەمە لە ڕێدا بوو بەرەو فڕۆکەخانە بۆ ئەم سەردانەی واشنگتن کاتێک سەرۆک ترامپ بە تەلەفۆن پەیوەندی پێوە کرد تا سەردانەکەی دوابخە بەهۆی ئەو شەپۆلی بەفربارینەی باکووری ڕۆژهەڵایەتی ئەمریکای گرتەوە. ئەم کۆبنەوەی ئەمڕۆ هەینی بە یەکێک لە کۆبنەوە باڵەکانی سەرۆک ترامپدا دەنرێ لەم ماوەکەمەی سەرۆکایەتیەکەیدا و وەهاش بڕیارە لە کۆبوونەوەکەیاندا باس لە بەهێزکردنی هاوپەیمانەتی ناتۆ و هاوکاریەکان لە شەڕی دژی تێرۆریزمدا بکەن و هەروەهاش هەنگاوەکان بۆ چارەسەرکردنی قەیرانی
ئۆکرانیا. و پەرلەمانی عێراقی بیرەوەریە 29 ساڵیا کیمیاباران هەڵەبجە گێڕا تێدا سەرۆک و ئەندامان خەماخوا دیار کرد بۆ وێ تاوانە ڕژێما سەدام حوسێن لە دژی مەدەنیین کورد ئەنجامدای. پەرلەمانی عێراقیادی بیرەوەری 29 ساڵەی هەڵەبجەی بەوێنە و دکیومنتی کیمیابارانی ڕژێمی پێشووی سازدا و لەم بیرەوەریەدا سەلیم جبوری سەرۆکی پەرلەمانی عێراق ئیدانەی ئەم تاوانەی دژ بە مرۆڤایەتی کرد. مەجلس النواب العێراقی پەرلەمانی عێراق ئەم یادەوەریەی بە زیندویی هێشتۆتەوە کە ئازاربەخشە بۆ هەموو عێراقیەکان لەبەر چەند مەسەلەیەک کە دەبێت لە بەردەمیان بوەستین. یەکەم ڕووداوێکی دژی مرۆڤایەتیە کە ڕۆڵەکانی هەڵەبجە و عێراقیەکانی کردە ئامانج و هەروەها مرۆڤی کردە ئامانج لە نرخ و لە بەهاکانی. جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە ئەوەی لە توانای نوێنەرە کوردەکان بێ درێخی ناکەن بۆ ئەوەی مافە ڕەوایەکانی هەڵەبجە وەرگرن. ئێمە ئەوەی کە لە توانامانە بێ بیکەین پێداگیریکردنمانە لەسەر بەجێگەیاندنی بە پارێزگاکردنی هەڵەبجە بۆ ئەوەی تەنها بەناو نەمێنێتەوە و ئەوەشی کە گرنگە ئەوەیە داواکاریمان جارێکی تر لە حکوومەتی ئیتیحادی ئەوەیە کە ئەم حکوومەتە هەموو ئەو بەندانی کە پەیوەندی بە موازنەوە هەیە جێبەجێ بکە ئەوانەی کە بە تایبەتی پەیوەندی بە هەڵەبجەوە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوو سەرۆک وەزیرانی عێراق ڕەخنەیی لە بودجەی 2017 گرت و یەک لە بەرپەرزدانەکەی بودجەی هەڵەبجە بوو کە تیایدا ڕایگەیاند حکوومەت ئامادەنیە کە بودجەی هەڵەبجە بدات. لەم بارەیەوە پارتە کوردستانیەکان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە پەرلەمانی عێراق ناڕەزایی خۆیان بەرامبەر بە بڕیارەکەی عەبادی دەربڕی. لە کاتی ئەوەی کە تانەکەی سەرۆک وەزیران گەیشتە پەرلەمانی عێراقی هەر چوار فراکسیۆن داوای بینینی سەرۆک وەزیرانمان کرد بە شێوە فەرمیەکان تەنانەت بە شێوەی پەیوەندی تایبەتیەکانیش لەگەڵ پەرلەمانتارانی نزیک لە سەرۆک وەزیران داوامان کرد کە بچین بیبینین بۆی نەکەینە ئەوەی کە لە ڕێی نامە و بەیان نامەوە ڕای خۆمان بڵێن کە ئێمە دژی ئەو تانانین کە داوێتی و کە چەند ئەمە لە دژی بەرژەوەندی خەڵکی کوردستانە کەرکووک هەڵەبجە هێزی پێشمەرگەی کوردستان بەڵام بەداخەوە تا ئێستا ڕئیس وەزارا و سەرۆک وەزیران ئەو مەوعیدەی بۆ فراکسیۆنە کوردستانەکان دابین نەکرد. 29 ساڵە هەڵەبجە مافەکانی لە نێو بەغدا و هەرێمی کوردستان ون بووە و ئەمڕۆ هەرچەندە هەڵەبجە لە هۆڵی پەرلەمانی عێراق ئامادە بوونی خۆی نواند بەڵام مافەکانی وەک حوبرێکی سەر کاغەز ماوەتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا. لە واشنتنیش و لە هۆڵێکی کۆنگرێسی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی عێراق مەراسیمێکی تایبەتی 29مین ساڵیادی هێرشە کیمیاییەکەی سەر هەڵەبجەی ڕێکخست کە تیایدا ژمارەیە لە ڕزگاربووانی ئەو هێرشە بەشداریان تیادا کردبوو هەر یەکەشیان سەرگروشتەی ئەو ڕۆژەیان دەجێڕایەوە کە 5,000 کەس تیایدا بوونە قوربانی و دەیان هەزار کەسیش بریندار بوون. پاش 29 ساڵ زمناکۆ قوربانیە ونبووەکەی هەڵەبجە کۆنگرێسی ئەمریکا پڕ دەکاتەوە لە ئومێد. ئەو باسی لەوە کرد کە سێ مانگ بووە کاتێکی میابارانی هەڵەبجە ئەنجام درراوە چۆن لە ئێران دەگیرسێتەوە و خێزانێک بە خێوی دەکەن و پاش چەندین ساڵ دەگەڕێتەوە بۆ کوردستان و دایکی دەدۆزێتەوە. نوێنەرایەتی کوردە ئەمریکا بۆ ساڵیادی شیمیابارانی هەڵەبجە پانێڵێکی جیاوازیان لە کۆنگرێس ساز کرد. دکتۆر دەیڤد فلیپ سەرپەرشتیاری پرۆگرامی ئاشتی و ماف لە زانکۆی کۆڵۆمبیا و تایبەتمەند لە پرس و مافەکانی کووردە بازە دۆستایەتی و پشتیوانی کورد دەکات. پێویستە ئەمریکا ئەو بەرپرسیاتیە بگرێتە ئەستۆی خۆی کە یارمەتی و هاوکاری هاوڕەکانی بکات. زۆر جار کورد دەڵێت ئێمە هاوپەیمانمان نییە تەنها شاخەکان هاوڕێمانن بەڵام لە ڕاستیدا هەر 50 ئەیالەتەکەی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاوڕێیان نییە بێجگە لە کورد. قوربانێکی دیکەی کیمیابارانەکەی هەڵەبجە بەڕێکەوت ئەم ساڵ یادی هەڵەبجە بە چاوی پڕ لە گریانەوە لە کۆنگرێس دەکاتەوە. بەسەر جەستەی هەندێک لە هاوڕەکانمە کۆڵانی کانی قوڵکەی هەڵەبجەمان تێپەڕان. کارەساتی هەڵەبجە سەرجەم کارەساتەکانی دیکەی لەناو خۆیدا کۆکردەوە جینۆسادی یەزیدیەکان و کریستیانەکان و کەمەنەتەوە و ئاینەکانی دیکەی عێراقیش. لوئەی میکایل باز لە مەترسی دووبارەبوونەوەی کارەساتەکان دەکات. ئەوەی لە هەڵەبجە ڕوویدا دووبارە بووە ئێمە ئێستا دەتوانین ببینین
کە مێژوو خۆی دووبارە دەکاتەوە لە ساڵی 2014 لە بەرامبەر یەزیدیەکان لە شنگال و کریستیانەکان لەلێنەوە کە خۆم لێ بوو هەموو ئەو تاوان و کوشتارانی کە ڕوویاندا و باز ناکرێن کێشەکە ئەوەیە ئایا ئێمە تەواو بووین لە ئەنجامدانی جینۆسایت ئێمە دەتوانین خۆمان ڕۆشنبیر بکەین بەوەی کە ڕێ لە جینۆسایت بگرین کارەسات و ڕەشەکوژی کۆتایی نەهاتووە بەیەخی ئەم جۆرە پانێڵانە جەخەتکردنەوەی لەسەر دووبارە نەبوونەوەی ئەو کارەساتانە بۆیە گرنگە کە ئێمە ساڵانە باسی جەنۆسایت بکەین لەبەر ئەو منتاڵەتی ئەو عەقلیەتە کە هەیە لە عێراق ئەو دژمنایەتی کورد دژمنایەتی پێکهاتەکان ئێستاش هەیە لە عێراق تەواو نەبووە لە زمانی سەدام هەبوو ئێستاش هەیە بۆیە دەبێت بەردەوام باسی بکەین نەغێر ئێمە کورد بەڵام دۆستی کورد کە ئەمریکین ئەوروپین دۆستەکانی لە هەموو بوارێکدا ئیش دەکەن لە سیاسەت و لە بواری یاساش. لەسەر وەختی کیمیابارانی هەڵەبجەدا هەڵەبجە بە تەنیا بوو بێ پشت و پەنا بوو بەڵام ئێستاکە لە واشنگتن لێکدانەوە بۆ جینۆسایدی هەڵەبجە و بۆ ئەو جینۆسایدانەکرێت کە بەرامبەر کورد کراوە ئاسۆ جەبار دەنگی ئەمریکا واشنگتن. گەلۆپشتی ژناوبرنا کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش ئەمریکا وەی سرەدەریە دیگەل کوردان بکە وەکە هەڤالبەند استراتیجیا ئەمریکی ji بۆ بەرسینگرتنا گەفەین تیرۆریستên جیهادی ناڤەڕۆکێ پانێلەکێ بوو لێرە لە واشنگتن کورد کونەکشن لەوەرە ئامادە بوو. پرسا سەرەکەیە و چاودێریەوە دەبێ وەک فاکتەرە هەری گرنگ دو گوهرتنە ڕەوشال سەرعەردێدا لە سووری و عێراقێ ئەوە استراتیجیە ئەمریکا لەور کۆبالێ دەدە سەر تێکبرنا گروپا تەرۆریست داعش. لە بەرامبەر هەبوونا فەرمیە ئەمریکا لە عێراقی و هەرێما کوردستانی دەشارێ دژی داعشدا هەبوونا هێزن ئەمریکا بە عەرەبەیین لەشکری و ئالا ئەمریکا لە سووریێ بەکێمانی vê demê piştgiriyeke berbiçav diyar dike ji bo hêzên Sûriya Demokrat û YPG ku hewl didin Daeş li Bakurê Sûriyê têk bibin. ئەمریکا دێ بەردەوام بە دێ پشتگیریە کورداندا لە گۆر هالبرندز نویسکار و لێکۆلەری ناوەندا نرخاندنên بودجە و استراتیجیە لە واشتنا پایتەخت CSBA. ji bo demo dirêj ez bawerim em ê berdewamiya piştgiriya Amerîka bû Kurdên Sûriyê bibînin. Ji ber serdemekî taybet, Sûriye de qet venegere welateke yekgirtî wek berê. Lê ez nebawerim ku Amerîka dê piştgiriya Kurdan bike di ragihandina serxabûnê de. Ji ber ku ev dê bibe hêlekî sor ji bo Tirkiye. Di sal û nîvên berê de Amerîka peywendiyên xwên li gel Tirkiye ragihandina astek û rengê ziyanê bigihîne wan di vê derbarê de. Amerîka di balansekê di vê xaledê çêke. Ev balans renge bo demeke dirêj wiha nemîne ku Amerîka karibe Kurdên Sûriyê wekû hevalbend ji xwe re bihêle û di heman demê de Tirkiye razî bike. Balozêberê Amerîka li Tirkiye Eric Edelman dibêje referanduma Tirkiye dibe ku bêhneke biryar bir be. Ez guman dikim ku ev dem dê piştî şazdê meha çaran be. Dema referanduma Tirkiye xelkê hêvî dikin gorê vebirina pêwendiyan dê hesantir be piştî referandumê. Ez guman dikim wê dijwartir be. Amerîka dê bi rengekî ji rengan hêzên Kurdî beşdarî rizgarkirina Reqa bike. Hêzên got Tirkiye piştgiriya wan dike rastî gelek dijwariyan hatine di operasyona rizgarkirina bajarê Elbab de. Ji ber wilo guhertina hêzên Kurdî bi wan hêzên got Tirkiye piştgiriya wan dike ji aliyê Amerîka de nediyare got bicareke praktîkî ye. Herçendî Tirkiye kar dike ku bibe hêza alternatîva Kurdan di operasyona rizgarkirina Reqayê de û ji bo vê yekê li gel Amerîka hewl dide. Lê ne tenê Tirkiye, Amerîka di hewlên xwe yên vê derbarê de divê stratîjiya xwe darêje bi şêweyekî ku hêzên dinên herêmê bide berçavan, wek Îranê ku sîstemeke barevaniya ava dike û renge destêwerdana Amerîka li herêmê berbend bike, li gor lêkolera CSBA Whitney Morgan. Bi dîtina me, Amerîka divê bi awayekî nerasterast li dijî Îranê derkeve û hevalbendiyeka li herêmê dirûz bike ji bo bihêzkirina ewlekariyê û pêşxistina şiyanên hevalbendên xwe. Hevalbendiyeka ku hin kes dibînin renge cihê Kurdan tê de hebe li gel nerazîbûna welatên mezinên herêmê wek Tirkiye. Salih Demîcer, Dengê Amerîka.
وەزیری دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمڕۆ هەینی گەیشتۆتە کۆریای باشوور وێستگەی دووەمی سەردانەکەی بۆ ژمارەیەک وڵاتی ئاسیا. ڕێکس تەلەرسن لەم سەردانەیدا لە هەوڵی دۆزینەوەی ڕێبازێکی نوێدایە بەرامبەر کۆریای باکوور پاش وەک دەگوترێ شکستی 20 ساڵی هەوڵەکان بۆ ڕێگەگرتن لە بەرنامە ناوچیەکەی پیۆنگیانگ. وێزگەی یەکەمی سەردانەکەی تەلەرسن وڵاتی ژاپۆن بوو بڕیاریشە ڕۆژی شەممە سەردانی وڵاتی چین بکات دوا بە دوای گەیشتنیشی بۆ سیۆڵ وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانی ناوچە سنووریەکانی کرد لەگەڵ کۆریایی باکووردا. ئەوە بوو ناوەڕۆکی بەرنەما کورد کو نەکشن یایرۆ ڕۆژا سێشەمبێ جارەکە دیمە جوان دگەلوەیە هەتاوی دەمی هەموو دەمان هەر شاد و بەختەبەر بن. هەر شاد.